کاتژمێر پێنجی بەرەبەیانی ڕۆژی هەینی بەهۆی شۆرتی کارەباوە بازاری هەولێر مۆڵ لە شاری هەولێر ئاگری گرتوو بۆ هۆیشەوە زیاتر لە 150 دوکان زیانیان بەرکەوت و نزیک بە 90 دوکان و کۆگاش تەنها خۆڵەمێشیان بۆ مایەوە. دوکاندارەکانی بازاری هەولێر مۆڵ بە نیگەرانیەوە دەڵێن ئەوە جاری سێیەمە ئەم بازاڕە دەسووتێت بەهۆی نەبوونی سیستەمی ئاگرکوژێنەوە. ئەم جارە دەستێ بە 2000 دوکانی من سوتایە ناو مۆڵێ گەورەترین زیان هەوروجا بەبەرم کەچە گەورەترین دوکانمە بووە 50 دەفتەر خەسارم ڕێکەتە لە یەک دوکان 4 دوکانم هەیە لێرە لە یەک دوکانی 50 دەفتەرم خەسارە بووە لۆ غەدر لەو عالەمێ دەکەن لۆ لە بۆ کرێخوایان ئازرن بەس سیستەمەکی ئاگرکوژێنەوەی دانانن بەس سەرمانگان ئێرە پدەزان باشە پارەمان نێت ئەمیرکەینەوە چاوەڕێی لێژنە بکەن لێژنەی حکوومەت هێرێمی کوردستان کە دێ ئەو بڕیاردا بڵێ سەبەب چ بووە ئاگرەکە کەوتۆتەوە تەخمینیش دوکانمان هەبووە دوکانی ئەو پیاوەی کە لە تەنیشتۆم نەبایی احتیمالی 30 دەفتەری ئەشیا تێدا بووە هیچی نمایە ناتوانم لۆ تەخمینکەم بڵێم کاکە بای 2 ملیۆن دلار بۆ ملیۆنێک دلار نا. دوای 6 کاتژمێر لە کەوتنەوەی ئاگرەکە پارێزگاری هەولێر هاتە شوێنی ڕووداوەکە و دڵگرانی خۆی نیشاندا بەوەی زیانی زۆر بەو دوکانانە کەوتووە. سەبارەت بە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوانی دوکانەکانەوە وتی بەهۆی ئەوەی حکوومەتی هەرێم لە قەیراندایە قەرەبووکردنەوەی زیان لێکەوتوان ڕاگیراوە و ناتوانین هیچ قەرەبوویەکیان بۆ بکەینەوە بەڵام ئەم حاڵەتە جیاوازە و ئێمە هەوڵی بۆ دەدەین. هاوخەمی ئەوانین بە دڵنیاییشەوە دوایەوەی کە لەلایەن لێژنەکانی ئاگرکوژێنەوە و ئەو لێژنانەی مختصن هەڵسەنگاندنی لە بۆ دەکرێت زەرەر و زیانەکان دیاری دەکرێتن بە دڵنیاییەوە ئێمە هەوڵ دەدەین بتوانین بەشێک لە ئەرچی ئەوان سوکتر بکەین و ئیمکانیەتی ئێستا حکوومەتی وازەحە بچنەوە ئایکە بڕیاری ئەوەی کە قەرەبووی ئەو جێگایانەش دەدرێتنەوە بڕیارەدرایەکەوانە ڕاجیرانە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە بە دڵنیاییەوە دەکرێت لە زۆر ڕێگای دیکەوە هاوکاری ئەوان بین بەس بەڵام بە هەڵسەنگاندنێکی دروست لەوەی کە چەند کەس و چەند دوکان زەرەرمەند بوونا ئەگەر ئەو مۆڵایان ئەو دوکانانە سیستەمێکی ئاگرکوژێنەوەی سەردەمیانەی هەبایە بە دڵنیاییەوە لەو دوکانێک کە ئاگرەکە ڕووی دەدا کۆنتڕۆل دەکرا. شۆرتی کارەبا و نەبوونی سیستەمی ئاگرکوژێنەوە وای کردووە لە ماوەی ڕابردوودا سەدان بازاری گەورە و دوکان تەنها خۆڵەمێشیان بۆ بمێنێتەوە بە وتەی خاوەن دوکان و بازارەکان هۆکاری سەرەکی زۆربەی ڕووداوەکان ئاگر بووە ئەمەش پێویستە لە داهاتوودا حکوومەتکاری زیاتری لەسەر بکات بۆ ئەوەی لە کاتی کەوتنەوەی ئاگرەکان بە زووترین کات کۆنتڕۆڵ بکرێت. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.